لەم کۆنگرێدا پێتان ڕابگەینین کەوا لیژنەی تەندروستی لە ماوەی چەند مانجی ڕابردوودا کۆمەڵێک سەردان و بەسەرکردنەوەیان کردووە و هەروەها فۆکسێکی زۆریان خستۆتە سەر سەرجەم نۆڕینگە و سنتەر و هەروەها ئەو شوێنانەی کە پەیوەستن بە پێشکەشکردنی خزمەتگوزاری تەندروستی بە دانیشتوان لە چوارچەوەی بەسەرکردنەوەکانی لیژنەی تەندروستیدا توانراوە لەو ماوەیەدا نزیکەی 30,000 دەرمانی ماوە بەسەرچوو و هەروەها نایاسایی دەستی بەسەردا بگیرێت و هەروەها لەناو ببرێتن و لەم ئەوەشدا دوو نۆڕینگا گومانی ئەوەی لێکراکەوە دەرمانی حکومی لێبێتن دوای بەدواداچوونی لیژنەی تەندروستی دەرکەوتکەوە ئەم دوو نۆڕینگەیە دەرمانی MOH حکومی لێبوو و هەردوو نۆڕینگەکە درانە دادگا. دەتوانین کار و چالاکیەکانی سەرجەم لیژنەکانی قایمقامەتی قەزای سۆران کە لەو لیژنانی باسمان کرد پێک دێتن لە کۆی 5 مانجی ڕابردوودا 2326 سەردانیان ئەنجام داوە، 142 شوێن بەڵێنامەی لێوەرگیراوە و هەروەها 359 شوێنیش ئاگادارکردنەوەیان پێدراوە و لە کۆی ئەم شوێنانەش 98 شوێن داخراون و 15 کەیسیش دراونەتە دادگا و بە بڕی 53 ملیۆن و 755 هزاریش پێبژاردن بۆ ئەم شوێنانە کراوە کەوا سەرپێچیان کردووە لە ڕێنمایەکانی لیژنە هاوبەشەکان. لە ماوەی ئەم چەند مانگەدا کە لیژنەی تەندروستی بە شێوەیەکی چالاکانە سەردانی شوێنەکانی کردووە نزیکەی 80,000 پارچە دەرمانی ماوە بەسەرچوو و هەروەها نایاساییش دەستی بەسەردا گیراوە و لە ڕێگای ڕێگەیەکی تەندروست ئەو دەرمانانە لە ناو براون لە ڕێگای مەحرەقەی بەڕێوەبەرای تەندروستی سۆرانەوە و ئەم شوێنانەش کاردانەوەیان بەرامبەر کراوە بە بەشێکیان چوونەتە دادگا و بەشێکیان بە پێبژاردن کاردانەوەی یاساییان بەرامبەر کراوە.